ڕۆژنامەیە وۆل ستریت جۆرنال لە ئەمریکای لەسەر زارێ بەرپرسنە ئەمریکیەن پلە بلند بەڵاو کردە کو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەگەر لێدانە رووسیا و ئێرانێ دخوینێ دەماکوێ ئێریشی ڕژێمە ئەسەد بکێ لە سووریێ. ڕۆژنامەیە جۆرنال وۆل ستریت ڕاگەهاند و ڕژێمە ئەسەد دەدەمە داویدە ئەرێکریە لەسەر ئێریشکردنا بنگەهێن گروپێن ئیسلامی لە پارێزگای ئیدلبێ بە گازا کلۆرێ و ژبەروەیەکێ ئەسەد پێشبینی دکێک و ئەمریکاوێ بەرسڤ هەبێ. وێ دەربارێدا ڕۆژنامەی ئاشکرا کرد و پنتاگۆنە ئەمریکی سناریۆ و پلانە دەستێوەردانە لەشکری لە سووریەدا ئامادەکریە لێبەڵێ سەرۆکێ ئەمریکا دۆناڵد ترامپ تەنها بریار نەدایە ئەگەر ئەوەی لە هێزێن ڕووسی و ئێرانی بدەن لە سووریە ئەگەر پێشتەوانیا ڕژێمە ئەسەدکردن لە سووریە یان نە. جێ ئالیخۆڤا مستەفا جومعە ئەندامێ پۆلیتبیۆریا پارتیا دەموکڕاتە کوردستان سووریا ژە ئەرکێرە ڕاگەهاند کوێ هەڵوێستەکە نەفدەوڵەتیە توند بێت تایبەتی ژە ئالیە ئەمریکا و هەڵپەیمانên ناتۆڤە هەبێ وێ بنگەهێن ڕژێمێن سەرەکە لە سووریە وەرن ئارمانجکردن وەکو پەیامەکە دەستپێکیژە سزادانە ڕژێمە ئەسەد لەسەر بنپێکردن و تاوانên کۆ لە سووریە ئەنجامدانە. جمعە هەمان دەمێدا ئەشکرە کرد کۆ مەترسیەکە مەزن هەیە و ڕەوشە ئەدلبێ ناکۆکینە ناودەوڵەتیەن مەزن دروست بکێ کۆ ببێ ئەگەرە ململانەیەکە ناودەوڵەتی و درێژ ببێ دەڤەرنە دن لە سووریێ و داخویاکردن و بەوەیەکێوێ دووبارە استراتیژیەکە نوژە ئالیە گەلک وڵاتان vەیەن تایبەت بڕەوشە سووریێ بە وەرنەسازکردن. جمعە سەربار کرد و ڕەوش بەر و نەرینی بە دەچێ و بە تایبەتی وڵاتی رووسیا چارەسەریان ڕەوشە سووریێ دزینە و لە سەرمێزا دانوستاندن سوودچی و ئاسیتانە دانینە و پێشتەوانیا ڕژێمە ئەسەد کرد تاکۆ ڕژێمە ئەسەد بهتر زەڤیا سووریێ کۆنتڕۆل کرد و دازانین و ئەگەر ڕەوشە سووریە لە سەرمێزا دانوستاندنێن جنێفێ نەوەی چارەسەرکردن و ڕژێمە ئەسەد نەکەوێت بنخواست و ئیرادەیە گەلێ سووریێدا قوناغا بەگوهێز لە سووریێ دەست پێ نەکێ وێ ڕەوش لە سووریێ خراپتر ببێ.